مناوی خواست سلاو له هاوران و عزیزان هیوام در شوینه بن ساخ و سلامت و تندروز بن انشالله مرزاندی سانو منی هاتماین لخدمت ایوه بو پیشکشکردنی ویدیویکی تر لزنجیره ویدیوکانی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت لە پیجی فیسبووکی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنەلی یوتیوبی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت بەڕێزم ئەگەر تو یەکەم جارە ئەو چەنەلەیە بینی لێرە چەنەلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە من هاتماین هەفتانە دوو ویدیو لە ڕێی ئەو چەنەلەوە بڵاوەکەمەوە بۆ ئەوەی تو هیچ یەک لە ویدیوەکانی داهاتوو لەدەست نەدەی کە من بڵاویانەکەمەوە چەنەلەکە سابسکرایب بکە زەنگولەی تەنیشتێک چالاک بکە بۆ ئەوەی هەر کاتێک کە من ویدیویەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە تۆی ئاگادار بکاتەوە. بەڵێ هاوڕان لەسەر داوای زۆربەتان کە نامەتان لە تەلەگرامی بوو منار بوو ویدیویەک سەبارەت بە پای نێتوورک دروست بکەم و ئازانم کە زۆربەتان لە هەرێمی کوردستان باشداریتان لەو پرۆژەیە کردووە کە ئەپێکە ئێوە ئەتوانن لەسەر مۆبایلەکەتان دابەزێنن و بە شێوەی ئۆتۆماتیک دراوی ئەلکترۆنی پای نێتوورک بۆیەوە ماینینگەکە واتە 24 ساعتێک دوکمەیەک داگیرسێنن و ئەم پارەی بەدەستێنن. بەڵام هاوڕان یەکشت بەیەوە برێم ئەم پرۆژە من نزیکەی ساڵێکە ناسم کە بیداتی هات مسیقەم بەو پرۆژەی نەبوو تەمەنیان پرۆژە تەقریبای ئەگەتە ساڵێک ناگەتە ساڵێک زۆر تاکید نیمە بەڵام ئەم پرۆژەیە کە هات هەروەکو وتم هاوڕان مسیقەم بەو پرۆژە نەبووە و ناشبێ بەڵام ئەوە نابێتەوەی کە من ئێوە ناومێت بکەم لەم پرۆژەیە چونکە ئازانم زۆربەتان لە هەرێمی کوردستان باشداریتان لەو پرۆژەی کردووە کە پای نێتوورکە ئەم پرۆژە هاوڕان لە ڕاستیە لەلایەن چەند کەسێک دروست کراوە کە لە ڕێی ئەپلیکیشنەوە ئێوە توانن دراوی پای نێتوورک بەدەست بهێنن پای بەدەست بهێنن. هاوڕان من ئێوە پەشیمان ناکەمەوە لەوەی کە ئێوە باشداریتان لەو پرۆژەی کردووە چونکە هیچ لە کاتیەوە ناگرێ تەنها 24 ساعت جارێک ئێوە توانن دوکمەیەک داگیرسێنن و بە شێوەی ئۆتۆماتیک بۆ ئێوە دراوی پای ماینینگەکەم. هەروەکو گوتم هاوڕان ئەم درەوە نەچووتەنەوە بورسەی جیهانی و نزیکەی ساڵێکە تەمەنی ئەم پرۆژەیە بەڵام هەر لە بیداتەوە من سیقم بەو پرۆژەی نەبووە و ناشبێ هاوڕێن بەڵام ئینشەڵا من دوعا بۆ ئێوە کەم پرۆژەیە سەر بگرێ چونکە ئازانم زۆربەتان لە هەرێمی کوردستان ئەم پای نێتوورکەتان هەیە لە ناو مۆبایلەکەتان و زۆر کەس لێوەش بەشداریتان کردووە بەڵام من فێرکاریان بەرنامەیە بۆ ئێوە دانانێم تەنها لە بەرنامەکان ئێوە هاتوومە بەم ویدیۆی دروستەکەم بۆ ئەوەی بۆ ئێوە ڕوون بکەمەوە کە بینینی من بۆ ئەم پرۆژەیە چوونە هاوڕێن من نارێم ئەم پرۆژەیەکی خراپە ئینشەڵا جارێکی دی دوعا بۆ ئێوە ئەکەم چونکە ئەزانم زۆربەتان لە هەرێمی کوردستان بەشداری لەو پرۆژەتان کردووە لە دراوی ئەلکترۆنی پای نێتوورک من دوعاتان بووە کەم پرۆژەیە سەر بگرێ و ئێوە زیاترین سوود بکەن. دوو ئەپیتر هەیە کە لە ناو چەنێلەکە بۆ ئێوەم شەرح کردووە کە ئێوە توانن بە شێوەی ئۆتۆماتیک دراوی ئەلکترۆنی بەدەستبێنن. یەکێکیان بی نێتوورکە و یەکێکی تریشیان ئیگل نێتوورکە هاوڕان کە لینکی باشداریکردن لەو دوو ئەپەش من لە ژێر ئەم ویدیۆی دانێم بۆ ئەوەی هاوڕان ئێوە لەو دوو ئەپەی کە بی نێتوورک و ئیگل نێتوورکە کە زۆر باشەوە پرۆژەیەکی زۆر بەقووەتن باشداری بکەن و ئەو دوو ئەپەش هەر بە هەمان شێوەی پای نێتوورکی باشداری بکەن و دراوی ئەلکترۆنی بەدەست بهێنن. هاوڕان هەروەکو گوتم من ئێوە پەشیمان ناکەمەوە لە پرۆژەی پای نێتوورک لەوانەیە لە ساڵی 2022 ببورن 22 ئەم پرۆژە بچتە بواری جێبەجێکردنەوە من ئارێم سەتادە لەوانەیە ئەوە بچتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ عزیزان من لەبەر ئێوە کە نامەتان بوو ناربووم لە تێلەگرامی هاتم باسێکی کورت لەسەر پای نێتوورکی بکەم ئینشەڵا کەم پرۆژە سەرەگرێ و ئێوە زیاترین سوودەکەن. بەڵام یەک بەخۆم هاوڕان هەروەکو سێبارەیەکەمەوە لە بیداتی ویدیۆکەم باس کرد سیقم بەو پرۆژەی نییە و نزیکەی ساڵێکیشە کە بەشداریم نەکردووە لەم پرۆژەی. بەڵام هەروەکو گوتم هاوڕێن ئەم پرۆژەی لە مۆبایلەکەتان مەسڕنەوە بە لە ناو مۆبایلەکەتان هەبێ چونکە دەنگ و باسێکی وهەیە کە لە ساڵی 2022 ئەلەساس ئەم پرۆژە ببێت بە بورسەی جیهانی و ئەم پای نێتوورکە ئەم دراوە ئەلکترۆنیەش بچیتانەوە بورسەی جیهانی با هەبێ لە ناو مۆبایلەکەتان خوانە کەس بە شتێک بێ با لە لای منەوە نەبێ ئەو ڕەشکردنەوەی ئەم پای نێتوورکە لە ناو مۆبایلەکەتان با هەبێ هاوڕێن ڕەشی مەکەنەوە ئەگەر سبەی بوو بە شتێک ئیشاڵە کە دوعاتان بووەکەم ببێ بە شتێک بچتەنەوە بورسەی جیهانی و ئێوەش زیاترین سوود بکەن و ماندووبوونەکەتان بەهدەر نەچێ. ئازیزان من نەهاتوومە لێرانە پای نێتوورک فێرکاریەکەی بۆ ئێوە دانێم تەنها هاتم ڕای خۆم دار ببڕم بۆ ئەم پرۆژەیە. بەڵێ عزیزان هیوادارم ئەم ویدیۆش بۆ ئێوە بەسوود بوو بێت. سوپاسی ئێوەکەم کە تاکو ئێستا بینەری ئەم ویدیۆی بوون هاوڕان سوپاسانەکەم
تا ویدیۆیەکی تر وێبسایتێکی تر فێرکاریەکی تر و هەروەها ئەپێکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خۆی یار و پەنای ئێوە بێت. خواتان لەگەڵ.